دنیا سوبحی خەڵکی شاری ڕواندزم دەرچی کۆلێژی هونەرە جوانەکانم بە شێوەکاری لە هەولێر ساڵی 2024 تەواو کرد و ئێستاش مامۆستام لە قوتابخانەی دایک لە قۆناغەکانی 1 تا 9 وانەی هونەر ئەدەمەوە. خەون و خولیای من وێنەکەشانە کە لە منداڵیەوە زۆر حەزم لێ بۆ پەرم پێدایە و پەشگیریی تەواوی خێزانەکەشم هەیە. ئاواتم ئەوەیە کە لە داهاتوو بتوانم پێشانگا بکەمەوە لە تەواوی شارەکانی کوردستان کارەکە پیشان بدەم بە هەموو کوردێک نەک تەنها لە باشوور بەڵکو لە هەر 4 پارچە. و دوای ئەوە ئەمەوێ پێشانگا بکەمەوە لە دەرەوەی کوردستان لە وڵاتان کارەکانم پیشانی هەموو جیهان بدەم، کارەکانم پیشانی خەڵکی دەرەوەی وڵات بدەم و ببینن کاری کچێکی کورد. نیانگیان ڕۆژانە لەناو ئەم هەموو ڕەنگە جوانە کارلێکەکەی ئەگەر تابلۆکانت یەک وشە بتوانن بڵێن ئەو وشەیە چییە؟ یەکشە بەڵێ یەکشە شانازیم پێواکەن چونکە ئەو هەموو هەوڵوماندی بوونە ئەو کارکردنە شەونەخۆنیە لێدانەبڕانە ئەکیدم کە ئەم چەند شانازیان پێواکەم کە ئێستا بنیان دروست کردوانی شانازی بۆ بنەوەکەن. کێ زۆر پشگیری تەکە کێش پێچەڵێ ئەمە چیە خەریکی خۆتت پێوە مەشغوڵ کردووە؟ وڵی زیاتر دەستخۆشیە زیاتر پشتگیریە ئەوەی کارێ چیە کردیتت زۆر کەم بۆ لەوانەیە لە پشتەوە باز بکرێ لەوانەیە برێن لەو ئیشێکە خۆی پێوە مەشغوڵەکە بەس ئەگاداریەوە نییە کە من دنیاکە لە ناوی دروست ئەەکەم. شانازیکردن ئەوەی کە دەستخۆشیم لێکە خێزانەکەم بە تایبەتی داک و باوم برایەکەم بابم زۆر پشتگیری کردیمە زۆر یانی هەتا ئەو بوو بەمنی گوت بڕۆ کۆلێژی هونەرە جوانەکان تەواو بکەم. یەک قسەی بابم قەت لەویر ناچی گوتیە ئەمن پێی نەگەیشتم بڕۆ تو پێی بگە. زۆرترین درێژترین ماوەکەی بووە کە دەست بە وێنەکێشان کردو و هەر بەردەوام بوویمە لە کۆلێژ لە پاش کۆلێژ زیاتر ڕێز ئەدەمە خۆم لە کۆلێژ نا لە بەیانیەوە تا ساعت 3 هەر بەردەوام چەند ساعت بە بەردەوام وڵی 6-7 ڕێزمانەدا خۆیانە ڕێستن هەبوو بەس ئەوە نەبوو برێ وەڵاهی هەر بەردەوام بچکە بە خۆشت چاشتمان دەبی پشتە دێشی دەستە دێشی دەبی ڕاستەک بدێ خۆت. نیانگیان سێرترین کۆمنت کە بۆ تابلۆیەکت وێنەیەکت هاتبێت چی بووە؟ سێرترین کۆمنتیش یەک کۆمنت نەبوو کۆمەڵک بوو لەسەر یەکێک لە تابلۆیەکانم کە نەخشە کوردستانی گەورەم دروست کردبوو ناوەڕاستەکەی ئاڵای کوردستان بوو. سوپاس دەکەم. زۆربەی کۆمنتەکان هەمووی بژی کوردستان بوو دەستخۆشی بوو شاری جوان بوو چەند کۆمنتێک بە بەردەوام ینی سەرتاکەم بوو کە دوایە بەردەوام بووە کۆمنتی فارس و عەرەبەکان بوو کە زیاتر ینی ئیشەکان کەم ئەنرخاند وەکەوەی کە قبولیان ناکرد کە ڕسمێکی کوردستانم دروست کردی 4 پارچەیە بە عەرەبی بە فارسی بە ئینگلیزی ئانووسی کە کوردستان نابێت یەک پارچە هەر 4 پارچە ئەنگۆ ناتوانن باش باکوور ببن ئەنگۆ ناتوانن ڕۆژهەڵات ببن یعنی ئەوە زیاتر لەمە دەرکات کە کوردستان بەجددی بێتکە لە خۆمان کەستکەمان نییە یعنی هەمووی دژە هەمووی ئەوێ پارچەکەی ببە هیچی دان بە یەک کوردستان نانێت هەمووی بە 4 پارچە ئەبینی پارچەکانیت کە لە خۆیان. باشە ئەگەر پێشانگاکانت کردەوە لە شارەکانی کوردستان دەرەوەی کوردستان وڵاتانی جیهان حەز دەکەی کە خەڵک لە پێشانگاکە دێتە دەرەوە هەستی چۆن بێ؟ ئەکید کە ئەو کاتی بە من بەخشیە شانازیە کە دێتە مەشای تابلۆیەک منەکات چێژ لێ وەربگریتن لۆ ئەوەی کە لە بیری بمینێتەوە ڕۆژێک لە ڕۆژان هاتێتە مەشای پێشانگای نیان ئەکات. پاش 5 ساڵی تر چی بە خۆتێکی بچکۆلاناڵی کە ئێستا دانیشتۆ وێ ناکێشێ؟ شانازی پێواکەم زۆر شانازی بە خۆمەوەکەم چکە هەنگاوی زۆرم بڕیە کە ئێستا هەوڵ ئەدەم ئەمەوێ لە داهاتوو ئەو هەنگاوانە ئەو هەوڵدانەی خۆم ببینم ئەو مادیبوونی خۆم ببینم کە لە وێنەکەیشان تەرخانم کردیە ئەو کاتانە ببینم کە بە فیڕۆم نەدایە لە وێنەکەیشان تەرخانم کردێ لەسەر هەر مادیبوونێک بیتن کە لە دەوام تەواو بووم دێم ڕسم دروست ئەەکەم لەوەی کە ئەمن شاکارێک دروست ئەەکەم یادگاریە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمینێتەوە یەکەکە لە تابلۆیەکانی هونەرمەندێکی کورد.
نیان خان هاتینە سەر خەرەندێ ڕواندز بە خەرنج بەناوبانگە ئەم شوێنە خۆشە شوێنی جوگرافیت کە لە ڕواندزە دووری لە قەرباڵەخی و جەنجاڵی شاری گەورە تا چەند بۆ تۆ ئیلهام بەخشە تا ڕادێکی زۆر زۆر جاڕوویدەیە کە ئەچمە سەر خەرەندیان دێمە ئەو جێ سروشتیانە ئەگەر پێم نەکرد ئەو کاتە تابلۆکەش لەوێ تەواو بکەم ڕسمیە گرم دوای لە مار تەواو یەکەم ینی سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە زۆر جاریانی ئەگەر لە دیاریشە ڕسم دروست ناکە ئەتوانی ئاسوودەی لێ وەربگری. تۆ ئێستا مامۆستاشی لە نێوان پێنووسی نووسین لەسەر تەختە و فرچە کامیان زیاتر بەدەستەوەیە؟ ئەتوانم برم هەردووچی چکە ناتوانم لێدا بڕم چ لە قەڵەم چ لە فرچە بە زیاتر ئیشکردن زیاتر لەسەر فرچە و لەسەر تابلەیە لە قوتابخانە بە وانە ئەگۆڕدرێ بە قۆناغ ئەگۆڕدرێ قۆناغی سەرەتایی زیاتر ئیش لەسەر قەڵەم و لەسەر وەڕەقاکەن قۆناغی پۆلی 4 بەرەو سەرێ پۆلی 8 9 زیاتر ئیش لەسەر تابلۆ ئەکەن کە من زیاتر ینی کە ئەیان بینم زیاتر چێژ لە تابلۆیەکە ئەبینن لەشیت کاتێک بێ دڵی تەڵەبەکانیشم نەکردیە کە لەسەر تابلۆ ئیش بکەن. چوانەیەک لە قوتابیەکی خۆتەوە بە تایبەت بچووکەکان فێر بووی؟ وانە ئەکید ینی وانەی زۆر زۆر باشان لێ فێر ئەبی زۆر زۆر نەرمن زۆر لەسەر خۆن زۆر دەم بەخەندان لە یەکێک لەوانەکانم لەسەر ئاڵای کوردستان بووی پۆلی یەک زۆر زۆر بچووکە ینی هێشتا ناتوانانی بە جوانی قسە بکات کەلیمەکانی بە جوانی لۆنایە کەزانی دەرسەکەن لەسەر بابەتی ئاڵای کوردستانە ئەچینە ژووری ئارت گوتی مامۆستا تو ئەزانی دوو کۆدو لە کوردستان ئەکاتە یەک ئایگەن یعنی زۆر زۆر سیر بوو لەکنم کە ئەوەندە گچکە فام بەوەی بکەی بزانی کە لە کوردستان دوو کۆدووە کاتە یەک پارچەی کوردستان ئەوەیان زۆر زۆر یادگارێکی زۆر جوان بوو. ئەگەر وانەوتنەوە و شێوەکاری نەمێنێ بە هیچ جۆرێک پلان ئەی تۆ چیا سارم نەوەکە قەت فکرم لێ نەکردەوە یعنی ئەگەر برێم واز لە وێنەکەشان بینیم یان ئەگەر وێنەکەشان نەبایەتم ئەکرد چووکە من هەر لە سەرەتاوە دەستم بە وێنەکەشان کردیا فکرم لەوێ نەکردەوە من وێنەکەشان نەبی چیشت کاکەم هەر لە ناو هونەر بوویمە هەر لە ناو وێنەکەشان بوویمە بەس ئەتوانم برم بابەتی دیزاین ڕێخستن یان ئاردار یەکتر ڕێخستەوە هەموو یەک شتە چکە ناتوانم لەو قاڵبە بچمە دەرێ زۆر زۆر حەزم لە بابەتی دیزاینە.